کردنەوەی ساڵەکانی هۆڵەکانی نەشتەرگەری بوو کەوا نۆژەنکردنەوەی بۆ کرابوو لەلایەن ڕێکخراوی WHO و هاوکاریەکی باشی بەڕێوەبەرایەتی تەندروستیش لەم بارەیە بۆمان. بەڕاستی ئەم هۆڵی نەشتەرگەریانە ساڵانێکی زۆرە خزمەتێکی زۆری ئەم ناوچەیە ئەکەن و بێجگە لە کوردستان ئەمە دایمەن خزمەتێکی زۆری هەموو عێراقیشی کردووە. نەخۆش لە ئەم سنتەرە ناوبانێکی زۆری هەیە وەک سلێمانی سنتەری سوتاوی سلێمانی ناوماگێکی زۆری هەیە هەموو کەس شارەزایە ئەزانێ نەخۆشخانی ئیمەرجنسی چۆن خزمەتی کردووە چەند ساڵێک لەمەوبەر و هەموو نەخۆشەکانیشمان لە با بڵین حاڵەتێکی زۆر سەختان کەوانی کە چ سوتاون ویان ئەوانی کەوا شێرپەنجەی پێست و شێرپەنجەی سەختی با بڵین پێستیان هەیە و هەموو ئەو ناڕێکیە زگماکیانەی کەوا منداڵ لە دایکە بێ بە ناڕێکی زگماکی هەمووی ڕووی لەم نەخۆشخانەیە ئەکات.